ڕخنەها بۆ زیاتر لە ڕووی هەندە دیالۆکەیە خەرێک بە غەرەت تێدەگا هەندێکی شەیە لە ڕووی مێژوویەوە مەسەڵەن پرسیار دەکرێت ئەمە نامەوێت بسمە ناو تەفاسیرەوە چکە ئیشی من نییە ئیشی سیناریۆستە ئیشی دەرهێنەرە جواب داتەوە لەسەر ئەو شتانە بە نسبەتی من تەنها ئەوەندەیە لە ڕووی ئەکتەریەوە لە ڕووی هونەریەوە بەس باوەڕم هەیە ئیشاڵڵا ئەگەر بەشی دووەم و سێەم چکە بڕیارە بکرێ بەشی دووەم و سێەم کاک حەسەن عەلیخان و لەگەر کوردستان تیڤی کە سپۆنسەری ئادیابینە و ئەوان بەخۆیان مەسەڵەن هەموو مەسرف و شتێکی دەکەن حتمەن ئەو جارە گروپەکی شارەزاتر دەینن لە بۆ ئەوەی یارمەتی کاک باشە بە چاوان یارمەتی وڵا خۆشە زە تامی دەکەین ئێستا زانین ئەوان گروپەکی تایبەت دەینن بە مێژوو بزانن مێژوو چی نقستانە یان ئەو لە بەشی یەکەم مەسەل لۆ نمونە چ ڕەخنەک گیرایە لە دەربارەی مێژوو ئەوانە دەیانەوێت چاپ بکەن یعنی ئەو جارە دەیانەوێت بە شێوازە شتەکەی بکەن یان کاک حەسەن عەلی بیکا و یان گروپی کوردستان تێوی بکە شتێکی زۆر لە ئادیامینی بەشی یەکەم گەورەتر بی ئەگەر چی مەسەلەن بەڕاستی مێژووی کورد و کوردستان قابل بۆ بکارەیە بەتەکید ئەو جا مامۆستا هەر لەسەر ئەو پرسیارانە بەردەوام دەبێن بەر لەوە ینی دەمەوێت شتێک بکە بڵێم سەردانی فەیسبووکی جەنابتم کرد پۆستەکەم دی بە تەنێ دانیشتی لە مەچکۆی چای دەخۆی ئەو زە ئەمن دەڵێم ئەو جارە پێکۆ دەچ لە مەچکۆی چایەکی دەخۆین باشە بانانەکەی بخۆین چایەکەی لەوێ دەخۆین بە چاوان وە دەکەین وڵاو زۆر تایبەت و خۆشە ئینشاڵڵا ئینشاڵڵا باشە چاوە کە دەبی مەسەلەن گەنجێک لەو ڕێی دەتبینی ڕات دەگری ڕسمت لەگەر دەگری دەست خۆشیت لێ دەکاتن ئەوە چ دەگەینی لە بۆ مامۆستای ئەوە زۆر خۆشەویستێکی گەورە دەگەینی یعنی ڕەزامەندی وانە لەو ئیشە ئەتوو هونەریەی دەکەی بەلاش نەچووە بەلاش نابوونەکەت بە هەدەر نەڕۆیشت و جێگەی خۆی کردوتەوە ئافرین ئەدی ئەو هایە مەسەلەن ئەجە بەڕاستی با من شتێک بڵێ مامۆستا ئەوەندەی ئەمن دەیبینم لە ڕوانگەی خۆمەوە گەنجی ئێستاش پێی خۆشە سەیری درامایە کوردیەکان بکات دەکرێت بڵێم شتێکی وانە کرابووکەوە گەنج لە بۆ خۆی ڕابکێشیچەن بەڵام ئادیابین ئەو شتەی لابرد ئادیابینە هەرچی هەولێرێ و کوردستان و حتا کوردانی دەرەی کوردستان ینی ئەوروپایی ئەمریکاچکەم ڕۆژانە بە تایبەتی و کاتانێک کە ئادیابین لێ دەدا مانجە ڕەمەزانی پیرۆز کورد هەبوو لە ئەمریکای تەلەفۆنی لۆ من دەکرد دەستخۆشی لێ دەکردن کورد هەبوو لە سوید و لە ئەڵمانیا و لە هۆڵندا لە سەرانسەری دنیاە یعنی بەڕاستی ئادیابین شتێکی زۆر گەورەی کرد بەوەی کرد درامای ئادیابین خەرکەکی زۆر کوردی گەڕاندەوە سەر شاشە تەلەڤیزیۆنەکەی کوردیەکان بە تایبەتی کوردستان تیڤی مێ دەوارم ئێستا باوەڕ بکە هاوکار بن لەگەر خەرچی خۆیان هاوکار بن لەگەر ئەوەی کە جارەکی دیکە بینەر بگەڕێتەوە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان بینەری کوردی بابێن ئەوانە لە باتی ئەو شتە درامایە سەقەتانە بینن ئەو پارەی دەستنیشان بکەن کوردی جوان بەرهەم بێ ئەکتەری باشمان هەیە بدەنە کەسانی مستەحەق بدەنە کەسانی بەتوانە چکە هەر لەو گۆڕی نابێت و بینە با بە مۆنتاژ دەکەین و باشە مامۆستا با پرسیارێک لێ بکەم کە باسی ئادیابین و درامامان کرد بێگومان هاوڕێ بیانی تێ بۆ پێی ماوەیەکی زۆر لە سوید ژیاوی درامای ئادیابینیان بینی نیشانتدان ڕەئیان چ بوو لەسەری بەخوای ئەمن بە حکمی ئەوەی زۆر نەمامەوە ئەو جارە لە سوید نارێم ئەمن لە بۆ فەحسەکی دکتۆر و ئەو شتانە چوومەوە
ئەوان لە دنیایشی دیکەنە ینی ڕاستە کوردەکانی خۆمان سەر تاپا تەمەشایان کردیا ئەوانی دیکەش مەسەن کابرای ئەوروپیەک یان ژنەی سویدیا بە دەگمەن تەمەشایە و شتانە دەکەن ئەوانیش هەر کەسە و دنیای خۆیانە و شتی خۆیان تەمەشا دەکەن.